شەڕشی سپی هەڵمەتی بەکارهێنانی تورەکەی قماشی دۆستی ژینگە لە جێ عەلاقەی نایلۆن. من ئەوە ئەمڕاتوم بەشداری ئۆبزۆرسیاکەم. زیانەکانی بەکارهێنانی کیسەی نایلۆن. یەکەم، پێکهاتەی کیسەی نایلۆن لە پێشهاتیە کیمیاوە ئاڵۆزەکانیە لە نەوت و پێکهاتەکانیەوە وەردەگیرێت. بە ئاسانی لەگەڵ مادە خۆراکیەکاندا یەک دەکرێت، بە تایبەت ئەگەر مادەی خۆراکی گەرم بێت وەک سەموون. ئەمە شۆکارێکە بۆ توژبوون بە شێرپەنجە. دووهەم، کار لە بری ئاو دەکات، هەروەها دەبێتە هۆی پیسبوونی خاک و چەندەها ساڵی پێویستە بۆ شیبوونەوە. سێهەم، هۆکارە بۆ لە ناوبردنی ئاژەڵ و گیانلەبەران، زۆر کات لەگەڵ خواردنی گوێدا دێخۆن. چوارەم، بەهۆی سووکی کێشیەوە دەگوازێتەوە بۆ دوور بەهۆی باوە. پێنجەم، لە کاتی سووتاندنیدا ئۆکسیدەکانی کڕۆ لە کاربۆن دەردەکات کە هۆکارە بۆ گەرمبووری زەوی. شەشەم، ماوەی شیبوونەوەی لە ئاودا دەوروبەری 10 تا 20 ساڵی دەبێت، هەروەها لە خاکدا ماوەی 5 ساڵی دەبێت. جێگلەوەی کیسی نایلۆن بەکارهێنانی تورەکەی قوماشە بە پیسگەری ژینگەدا نادرێت، چونکە پێکهاتەکەی سروشتیە و ئۆرگانیە لە سروشتەوە بۆ سروشت. ماوەی شیبوونەوەی تەنها 2 تا 5 مانگی دەوێت. داوا لە کۆمپانیەکان مۆبایلەکەم لەڕێی کوردەنامە و هاوکاریەم شۆڕشۆڕکە. تکایە لەبە خاترینەوەی داهاتوو